لە دوای بەڵێنی دام و دەستگا پەیوەندیدارەکان بە پێدانی موچە لە ماوەی 30 ڕۆژدا بەهۆی بەهەند وەرنەگرتن و خەمساردی حکوومەت جارێکی تر لە کات و ساتێکی ناسکدا سەردەم توێژەکانی ناو ناوەندی تەندروستی پەلکێش ئەکەنەوە بۆ ناو زۆنگی ناڕەزایەتیەکان بێگوێدان بە پێشەنگیتان لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی پەتای کۆرۆنا کە لەم ساتەدا چەندین پزیشک و چەندین کارمەند و چەندین شۆفێر و فەرمانبەری ناو ناوەندی تەندروستی تووشی ئەو پەتا و نەخۆشیە بین و ئێستا لەژێر چاودێری تەندروستیدان. هەر بۆیە لە دوای کۆبوونەوەی بۆردی ڕێکخراوەکانی ناو ناوەندی تەندروستی بڕیارماندا کە دوامۆڵەت بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ماوەی 48 کاتژمێردا هەستێت بە پێدانی موچەی سێکتەری تەندروستی. لە کاتی نەبوونی وەڵام لەو ماوەیەدا ئەوە بایکۆتی سەرتاسەری لە سەرجەم ناوەندەکانی تەندروستی ڕاگەێنی بە ئومێدی کە چاو بە داواکاریەکانی ناوەندی تەندروستی و کارمەندان و پزیشکانی ماندوونەناس و خۆبەخشدا بخشێنرێتەوە هەستن بە پێدانی سەرجەم مافەڕەواکان کە چەندین جارجە ختمان کردوێتەوە لە چەندین داوادا بەرزمان کردوێتەوە. داواکارین کە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بە زووری بێنە سەر خەت تاکو بتوانین موچەی ناوەندی تەندروستی بدرێ ئەگەرنا لە ڕۆژانی ئایندا لە دوای 48 کاتژمێر بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنرێ و ئەو کاتە کارەساتی گەورە دەکەوێت. ئێستا نزیکە بێتەوە لە 100 پزیشک و کارمەندی تەندروستی و شۆفێر و فەرمانبەر کە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی تووشی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوون و ئێستا هەندێکیان چاک بوونەتەوە و هەندێکیان هێشتا لەژێر چاودێری تەندروستیدان و ناوەندەکانی تەندروستی زۆربەی پزیشکی مقیم و مقیمەقدەمی تێدا نەماوە و ئەوە نزیکەی هەفتەیەکە ئەرکەکانیان بەسەر کارمەندان و پیشەکانی تینە و ناوەندی تەندروستی جێماوە و ئێستا بارودۆخی نەخۆشخانەکان و سنتەر و مەڵبەند و شوێنە تەندروستیەکان لە سنووری پارێزگای سلێمانی لە بارودۆخێکی زۆر سەختدایە و ژمارەیەک لە کاربەندی تەندروستیش ناوەندەکانی جێهێشتووە و ئەمڕۆ چەند شوێنێکی تریش هەرگربوونەوەیان کرد و ناوەندەکانیان جێهێشت. بۆیە ئێمەش وەکو سندیکاکانی ناو ناوەندی تەندروستی کە تعبیر لە داواکاری و داخوازی ئەندامەکانی خۆمانەکەین ئەمڕۆ بەیاننامەمان ئاڕاستەی هەموو لایە کرد بە تایبەتی هەرسێ دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو بەزووی بەدەم داخوازی سێکتەری تەندروستیەوە بن. بەڵێ ئێمە مانەوەی لە ماوەی ئەم 48 کاتژمێرە موچە بە سەرجەم پزیشکان و کارمەندانی ناو ناوەندی تەندروستی بگات ئەگەر بێت و لە ماوەی ئەم 48 کاتژمێرەدا حکوومەت ئاور نەداتەوە موچە دابەش نەکات بە دڵنیایی هەڵوێستی تونتر لە ناوەندی تەندروستی وەرەگیرێ و بایکۆتی سەرجەم ناوەندەکانی تەندروستی دەکرێت. وەکو برای بەڕێزم کاکجبار وتی ئەو کاتە حکوومەت بەرپرسە لە هەر لێکەوتەیەک لەبەرەوەی ئێمە زۆر دەمێکە هاوارەکەین و لە بارودۆخێکی زۆر سەختداین ناکرێت کارمەند و پزیشک بە گیرفانی بەتاڵەوە بەو بارودۆخە دەرونیە قورسی کە لە سەرەتی بۆ بارودۆخە داراییە قورسی کە لە سەرەتی بێت لە ناوەندەکانی تەندروستی خزمەت بکات. ئەگە سەیرێکی نەخۆشخانەکانی کۆرۆنا بکەی سەیری نەخۆشخانە هەستیارەکان بکەی دەبینی ژمارەیەکی زۆر کارمەند توش بوو و ئێستا حکوومەتی هەرێم ئەبێت ناوەندی تەندروستی بە شێوەیەکی تایبەت سیر بکات جای کاتەوە لە سێکتەرەکانی تەندروستی مەفروضە بودجەیەکی تایبەت بۆ تەندروستی دامرێ موچەی تەندروستی و بودجەی تەندروستی جا بکاتەوە لە بودجەی گشتی و لە موچەی گشتی. بۆیە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێم بەرامبەر سێکتەری تەندروستی خەمسادا ئاوری لە سێکتەری تەندروستی نەداوەتەوە و سێکتەری تەندروستی بەهەند وەرناگرێ لە کاتێک ئێمە ڕیزی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنامان گرتووە. دەوروبەری شاری سلێمانی لە قەزاکان لە ئەکسەریەتی دەوام تێدا وەساوە وەکو ناو شار دەوامی تێداماوە تا ئەم دەقەیە لە نەخۆشخانە گەورەکان و لە مەڵبەندەکان دەوام هەیە و ئێمە بە تەکلیف لە ئینعاش لە سوتاوی لە غودەچ لە کۆرۆنا لە وولادە لە سوتاوی لەو شوێنانی کە شوێنی هەستیارن لەو شوێنانی کە شوێنی گرین بە تەکلیف کارمەندەکانی خۆمانەوە هێشتوەوە و ئەوە هەفتەیەکیشە پزیشکان شوێنەکانیان جێهێشتووە و ئێستا جگە لەوەی کە ئێمە موچەمان نییە جگە لەوەی لە بارودۆخێکی دەرونی قورسداین جگە لەوەی کە ڕوبەڕووی ئەرکێکی زۆر قورس بووینەتەوە جگە لەوەی کە حکوومەت ئاوڕێ لێ نەداوینەتەوە و پیشەی پزیشکان و ئەرکەکانی ئەوانیش بەسەر شانی ئێمەمانانە جێماوە. بۆیە ئێمەمانان وەکو ڕێکخراوەکانی ناو ناوەندی تەندروستی گەشتینەوە قەناعەتی کە ئەبێ فشار لە حکوومەتی هەرێم بکرێت زوو بێ بەدەم داواکاریەکانی کارمەندانی تەندروستی و پزیشکان و فەرمانبەرای ناو ناوەندی تەندروستی. من دەمەوێت یەک ڕوونکردنەوە بەم لەم کاتەدا کە هیچێک تووشی پەتای کۆرۆنا دەبێت ماڵ و مناڵەکەی کە سوکاری خۆی خۆ لێ دەپارێزێ بەڵام ئەکرێ حکوومەت ئەو خاڵە ڕەچاو بکە. ئەوە چەند مانگە سێکتەری تەندروستی بە سەر جەمتنی توێژەکانی بەرەنگاری بوونێتەوە هەر لە وەرگرتنی نمونەوە تا ئەو کاتێکە نەخۆشەکە خوا نەخواستەکە گیان لە دەستدا کە دەنێژرێ لە ئەستۆی ئێمەیە. بۆیە ناکرێ حکوومەت بە هەمان مامەڵەی فەرمانبەران لەگەڵ سێکتەری تەندروستی بکە و ئەگەر لە کاتێکدا ڕەچاوی ئەو هەستیاری نەکرد ئەوە ئۆڤاڵی سەرجەم لێکەوتەکان لە ئەستۆی حکوومەتی هەرێمە. بەداخەوە ئێمە حەزمانە کرد سندیکاکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەڵوێز وەرگرن بەڵام دیارە بارودۆخی سیاسی و بارودۆخی هەولێر و دۆک جیاوازە لێرە. بەداخەوە من ئەوەندەی بزانم کارمەندانی تەندروستی لە سنووری پارێزگای هەولێر و دۆک
و بەوانش کە لە نەخۆشخانەکانی کۆرۆنا داوامەکەن نەموچیان وەرگرتووە نە هاوکاریان وەرگرتووە و نە حکومت لێی پرسیونەتەوە و تەنانەت ناشوان ناڕەزایەکانی دڵی خۆیان دەرببرن. ئێمە لە سلێمانی ناچارین لە سنووری پارێزگای سلێمانی ئەم هەڵوێستە وەربگرین. ومێدمان وایە لە هەولێر و لە دوهۆکیش هاوپیشەکانی ئێمە بەڕاستی دەنگی ناڕزایی خۆیان بەرز بکەنەوە و پەیامی ناڕزایی سێکتەری تەندروستی بگەن لە حکوومەتی هەرێم چکە بەداخەوە هەتاوەکو ناڕزایی دەرنەبڕی هەتاوەکو فشار نەکەی حکوومەتی هەرێم وەکو پێویست ئاور لێ نادات.